سڵاوتان لەوێ خۆشەویستان و ئازیزان بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر لەگەڵ رادیۆیە خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی تازە بەرنامەی پەروەردەی تەندروستی بە خزمەتتان دەگەینەوە بە بابەتێکی گرنگ. ئەوڕۆ لە سەنتەری هێلینای شاری هەولێرەوە لەگەڵتانین کە تایبەتە بە گەشەکردنی منداڵ و چاودێریکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە تاکە سنتەرە لە شاری هەولێر خزمەتێکی گەورە بە منداڵان دەکات. من وەکو دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆری واری منداڵان کە لەو سنتەرە کار دەکەم دەمەوێت چەند بابەتێکی گرنگ هەیە کە لێرە دەیانبینین و چارەسەریان بۆ دەکەین بۆ بەڕێستان بخەینەڕوو. لە بەرنامەی ئەمڕۆماندا باسی بابەتێکی گرنگ دەکەین لە تەندروستی کە بریتە لە گەشەی منداڵ یان گەشەکردنی منداڵ. گەشەکردنی منداڵ بێگومان دەکرێت بڵێن بەولێک بدرێتەوە کە بریتە لە ژیانی دروست و لە ژیانی تەندروست بێگومان گەشەی تەندروست واتای ژیانێکی ڕێک و خۆشگوزەرانی تەواو بۆ ئەو کەسە و بۆ خێزانی منداڵەکە. ئەگەر باسی گەشەکردن بکەین یاخود پێناسەیەک بکەین بۆ گەشە بریتە لە زیادبوونی قەبارەی منداڵ لە کاتی لەدایک بوونەوە تاوەکو کۆتایی هاتنی تەمەنی منداڵی کە بریتە لە 18 ساڵی بەپێی پێناسەی ڕێکخراوی جیهانی ڕێکخراوی یونیسف. لەو تەمەنەدا پێویستە منداڵ یاخود هەرزەکار یان نەوجەوان بە شێوەیەکی ورد و بە شێوەیەکی تەواو چاودێری بکرێت بۆ ئەوەی دڵنیابین ئایا گەشەکردنەکەی زیادکردنی قەبارەکەی تەواوە یاخود تەواو نیە و کێشەدارە. لەبەر ئەوە بۆ ئەوەی کەوە ئێمە بتوانین دڵنیابینەوە لە گەشەکردن یاخود لە کێشەکان کە ڕوبەڕووی گەشە دەبنەوە پێویستیمان بە چەند خاڵێکی سەرەکی یاخود چەند بنەمایەکی سەرەکی هەیە تاوەکو بڕیار بدەین کە گەشەکردنی ئەو منداڵە یاخود ئەو هەرزەکارە تەواویانە. لەگەڵ زیادکردنی کێش یاخود لەگەڵ زیادکردنی قەبارە بێگومان پێگەیشتنمان هەیە کە ئەوە بریتە لەو گۆڕانکاریانەی کە بەسەر منداڵەکە یاخود لەسەر بەسەر نەوجەوانەکەدا دێت لە خۆوەرگێڕان و لە دانیشتن و لە قسەکردن و لە بەرەو پێشچوونی مێشک و ئەو جۆرەشتانە ئەوانە هەمویان ڕۆڵ دەبینن. بەڵام ئەگەر باسی گەشەکردن بکەین ئەوەی کە گرنگە ئێمە دەمانەوێت بزانین ئایا لە گەشەکردندا چیمان پێویستە. یەکەم کێشی منداڵ یاخود کێشی هەرزەکات بە درێژایی تەمەنی منداڵی و هەرزەکاری زۆر گرنگە تاوە 15 ساڵی پێویستە ساڵانە یاخود لە دوای 3 ساڵی ساڵانە جارێک پێوانەی بکەین. باڵای منداڵ دیسان زۆر گرنگە هەر لە کاتی لەدایکبوون تاوەکو کۆتاییهاتنی تەمەنی 18 ساڵی پێویستە بە وردی چاودێری بکرێت بۆ ئەوەیکەوە دڵنیابین لەوەی کەەوە باڵای ئەو کەسە گەشتۆتە ئاستی ئاسایی و پێوانەیی لە ڕووی تەندروستی و لە ڕووی دروستیەوە یاخود پێویستی بە چاودێری هەیە. چێوەی سەر بە هەمان شێوە سەر کە بریتە لە پێکهاتەیەک کە مێشک لە خۆی دەگرێت زۆر گرنگە بە تایبەتی سەرەتای 3 ساڵی یەکەم تاوەکو قەبارەی مێشکی دڵنیابین کە گەشەکردنێکی تەواوی هەیە یان نا. لێرەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە کێشی منداڵ دەبێت چاودێریی وردی بکرێت. ئەو منداڵانێک کە کێشیان ئاساییە گومانمان لەوە نییە کە خەباران بە شێوەیەکی ئاسایی دێتە پێشەوە گەورە دەبن. بۆ نمونە منداڵی ئاسایی 2 کیلۆنی و تاوەکو 4 کیلۆیە لە کاتی لەدایک بوون بەشێکی زۆریان نزیکەی 3 کیلۆیە. لە 4 مانگی سەرەتای تەمەنی یاخود 5 مانگ دەبێتە نزیکەی 2 ئەوەندەی تەمەنی کاتی لەدایک بوونی. ئەگەر بە نزیکەی باسی بکەین ڕۆژانە 20 بۆ 30 غرام زیاد دەکات کە دەکاتە 600 بۆ 900 غرام لە مانگێکدا تاوەکو تەمەنی 3 مانگی. لە دوای ئەوە تاوەکو 6 مانگی ڕێژەکەی تا ڕادەیە کەمتر دەبێتەوە نزیکەی 15 یاخود 10 بۆ 20 غرام زیاد دەکات. تاوەکو دەگاتە تەمەنی 1 ساڵی نزیکەی 3 ئەوەندەی کێشی کاتی لەدایکبوونی زیاد دەکات. ئەوانە بە نزیکەیە. ئەگەر منداڵێک لە کاتی لەدایکبوون 3 کیلۆ بێت لە دوای 4 مانگی یاخود لە تەمەنی 4 مانگی بوو بێتە 6 کیلۆ تا ڕادەیەک دەگوترێت بڵین ئاساییە. ئەگەر لە تەمەنی 1 ساڵی بوو بە 9 کیلۆ ئاساییە 9 کیلۆگرام. لە تەمەنی 2 ساڵی دەبێتە 4 ئەوەندە. کاتێکە لە تەمەنی 4 ساڵی بۆ نمونە کێشی ببێتە 12 کیلۆ ئەوە کێشەکەی ئاساییە. لە دوای تەمەنی 2 ساڵی یاخود 3 ساڵی بڵین ساڵانە 2 کیلۆ بۆ 3 کیلۆگرام لە کێشی منداڵەکە زیاد دەکات. ئەوە پێی دەوترێت گەشەکردنێکی تەندروست کە قەبارەی منداڵەکە لە ڕووی کێشکردنەوە ئاساییە. تاوەکو تەمەنی 10 ساڵی بەو ڕێژەیە دەمێنێتەوە. لە 10 ساڵی بەسەرەوە تا ڕادەیە کێش لەوانەیە گۆڕانکاری بەسەردا بێت دیسان 2 کیلۆ یان 3 کیلۆ هەندێک زیاتر کەمتر زیاد بکات ئەوە پێی دەگوترێت کێشە لە گەشەکردنی لە ڕووی کێشەوە نییە.
خاڵیشترمانەیە کە زۆر گرنگە و بەڕاستی ئێمە لەو سنتەرە لە سنتەری هێلنە شاری هەولێر زۆر بە وردی چاودێری دەکەین بریتە لە باڵا بێگومان باڵا هەر لە سەرەتای تەمەنەوە دیاریکردنی پێویستە لە سەرەتای تەمەن زۆربەی منداڵان باڵایان لە نێوانی 46 تاوەکو 56 تا سانتیمەتر بەڵام ڕێژەیەکی زۆریان لە نزیکەی 51 سانتیمەتر باڵان دیاری دەکرێت ئەگەر منداڵێک باڵای 51 سانتیمەتر بێت واتە کە کاتی خۆی تەواو کردی بێت بۆ نمونە نۆمانجی تەواو کردی بێت کاتی ناوسکی تەواو کردی بێت پێی دەگوترێت باڵای منداڵەکە ئاساییە ئەگەر منداڵەکە بۆ نمونە باڵای لە کاتی لەدایک بوون کەم بێت 40 سانتیمەتر بێت ئەوە پێویستی بە لێکۆڵینەوە و چاودێری ورد هەیە ئەوە زیادکردنی باڵایە باڵا لە ساڵی یەکەمدا واتە تاوە کۆتایی ساڵی یەکەم بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکات کە نزیکەی 25 سانتیمەتر لە ساڵێکدا واتە ئەگەر منداڵێک 50 سانتیمەتر بێ لە ساڵی یەکەم دەبێتە نزیکەی 75 سانتیمەتر ساڵی دووەم نزیکەی 8 سانتیم بۆ 12 سانتیم ڕێژەی باڵای زیاد دەکات ساڵی سێم نزیکەی 8 بۆ 10 سانتیم زیاد دەکات لە دوای ساڵی سێمەوە دەکرێت ئاماژە بەوە بکەین تاوەکو تەمەنی 10 ساڵی تاوەکو تەمەنی 10 ساڵی لە کچان تاوەکو تەمەنی 12 ساڵی لە کوڕان ڕێژەی زیادکردنی باڵا ساڵانە دەگاتە 5 بۆ 7 سانتیمەتر واتە ئەگەر منداڵێک بەراورد بکەین بە ساڵی ڕابردووی 6 سانتیمەتر یان 7 سانتیمەتر زیادی کردی بێت ڕێژەی گەشەکردنەکەی لە ڕووی باڵاوە ئاساییە ئەدی ئەگەر بۆ شێوەیە زیاد نکات یان کەمتر بێت کەواتە ئەو ئاسایی نیە پێویستی بەوەی هەیە چاودێری بکرێت لەبەرەوە دایکان و باوکان لێرەوە دەتوان ئەو خاڵە بکەنە ڕێگایەک بۆی کەوا ڕێپیشاندەریان بێ ساڵانە جارێک باڵای منداڵەکان بە دڵنیاییەوە پێوانە بکەن دڵنیا بنەوەی کە ئایا باڵای منداڵەکان تەواوە یان نا خۆیان لە ماڵەوە یاخود بە سەردانی پزیشک یاخود سنتەریش تایبەت بەو پرۆگرامە دەتوانن دڵنیا بنەوەی کە باڵای منداڵەکان بە چ شێوازێک دێتە پێشەوە و گەشەکردنەکەی چۆنە ئەوەی کە خاڵی گرنگە دوای 10 ساڵی لە کچان و دوای 12 ساڵی لە کوڕاندا پێویستە بە وردی چاودێری باڵا بکرێت چونکە هەروەکو دەزانین باڵا وەکو کێشنیە بەردەوام بێت تاوەکو کۆتایی تەمەنی کەسەکە لە زیادکردن بەردەوام بێت بەڵکو باڵا تەمەنیشی دیاریکراوی هەیە کە لەو تەمەنەدا کۆتایی بە زیادبوونی باڵا دێت کە لێرەدا دەتوانین بڵین دەوەستین ناتوانین کە بڵین باڵای کچەکە یان باڵای کوڕەکە زیاد دەکات ئەو کاتێک کە باڵا تیدا دەوەستێت چ کاتێکە بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر پرسیار لەوە دەکات و گومان لەوە دروست دەکات و دەیەوێت دڵنیا بێتەوە لەوەی بۆ نمونە کچەکەی یاخود کوڕەکەی کە گەیشتۆتە تەمەنی چەند باڵای ڕادەوەستێ و لەوە زیاتر درێژ نابێت ئێمە باسیەوە ناکەین کە ئەوەی باڵای کورتە خوانەکە کەساتی خراپە یان لێ نەهاتووە یان هەر جۆرێکە زۆر کەسمان هەیە باڵیان کورتە و کەساتی لێ هاتووە و هیچ کێشە و گرفتێکی نییە بەڵام هەستکردن لە ناو کۆمەڵگەدا بۆ کەساتی کەسەکە وا خۆشترە کە باڵای بە شێوەیەکی تەندروستی ئاسایی بێت بۆی کەەوە دڵنیا بێتەوە لەوەی هیچ کێشە و گرفتێک ڕوبەڕووی نابێتەوە لە ناو کۆمەڵگەدا لە ناو خێزانیدا و لە کەساتی خۆیدا لێرەوە دەکرێ بڵین بەڕاستی باڵای کچ ئەگەری هەیە تاوەکو 16 ساڵی زیاد بکات بەو مەرجەی کە پێکدالەکان لە کۆتایی ئێسکەکانیدا ڕوونەدات کچ بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە لە هۆرمۆنەکان یاخود لەو گۆڕانکاریانەی کە لە جەستەیدا دێتە پێشەوە ڕوودەدات وەکو کوڕنیە ڕێژەی زیادکردنی باڵای کەمترە لە هەمان کاتدا دێتە سەر ئەوەی کە زووتر پێکدالەکان لە کۆتایی ئێسکەکانیدا ڕوودەدات لەوانەیە هەندێک جار لە کوڕاندا بڕوات بۆ 18 ساڵی یان 17 ساڵی بە ڕێژەیەکی کەم بەڵام لە کچاندا لەوانەیە تاوەکو 14 ساڵی بەردەوام بێت و لێرەوە پێکدالەکان لە کۆتایی ئێسکەکانی ڕوو بدات و نەتوانین چارەسەری پێویستی پێ بدەین لەبەرەوە دەکرێت ئێمە دڵنیابین لەوەی کە باڵای کچ گەیشتۆتە کۆتایی یاننا ئێمە دەڵێن تاوەکو 16 ساڵی هەندێک جار لە 16 ساڵیش بگرە زیاتر ئەگەری زیادبوونی باڵا هەیە لە کچدا بەو مەرجەی پێکدالەکان لە کۆتایی ئێسکەکان ڕووی نەدابێت کاتێک کە پێکدالەکان ڕوویدا لە کۆتایی ئێسکەکانیدا بۆ منە ئێسکی مەچەک ئێسکی پەنجەکانە ئێسکی قۆڵە ئێسکی حەوزە هەر کاتێک کە ئەو پێکدالەکانە ڕوویدا ئەگەری زیادبوونی نامێنێت بۆیە بەڕاستی دەبێت زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ باڵادا بکەین بە تایبەتی کچان لەبەرەوەی ئەگەری ڕوودانی پێکدالەکان لە کچدا زۆر زیاترە وەکو لە ئەگەری ڕوودانی پێکدالەکانی ئێسکەکان لە کوڕدا لەبەرەوە لە تەمەنی 10 ساڵی بەسەرەوە پێویستە زۆر بە وردی و بە وریایی و زیاتر چاودێری باڵای کچان بکرێت کە ئەوانە دەکرێت بڵێن هەرزەکارن یان نەوجەوانن بۆ ئەوی کەەوە دڵنیابین
لەوەی کە باڵای منداڵەکە گەیشتۆتە بارێکی ئاسایی کێشە و گرفتی نییە. هەرچی باڵای کوڕە دەکرێ بڵین لە 12 ساڵی بەسەرەوە ڕێژەی زیادکردنێکی خێرا بەخۆیەوە دەبینێت ساڵانە. بۆ نمونە دەکرێت کوڕەکە لە ماوەی ساڵێکدا 8 سانتیمەتر تاوەکو 10 یاخود 14 سانتیمەتر ڕێژەی باڵای زیاد بکات. لەبەرەوە ئەو ماوەیە ماوەیەکی هەستیارە و ماوەیەکە کە بە ڕێژەیەکی زۆر زیادکردنی باڵا بەخۆیەوە دەبینێت. بۆیە دیسان لێرەوە گرنگە کە دڵنیا بێنەوەی دایک و باوک یان کە سوکار و سەرپەرشتیاری منداڵەکان ڕێژەی زیادکردنی باڵای کوڕەکە لە دوای 12 ساڵی لە ساڵێکدا چەندە. بۆ نمونە ئەم ساڵ ئەگەر باڵای کوڕەکە 140 سانتیمەتر بێت یاخود 145 سانتیمەتر بێت ڕێژەی دیاریکردنی باڵا لە ساڵی داهاتوودا چەندە زۆر گرنگە بۆ ئەوەی دڵنیا بینەوە کە باڵای بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی دروست گەشە دەکات و بەرەو پێشەچێت. دەکرێت کوڕان تاوەکو تەمەنی 17 ساڵی یاخود 18 ساڵی باڵان زیاد بکات، بەڵام بێگومان لە دوای 16 ساڵیەوە هێواش دەبێتەوە یاخود ئەو خێرایی کە هەیەی ئەو خێرایە نامێنێت. لێرەدا گرنگە دیسان ئەوە بڵێن کە پێک دالکان لە کۆتایی ئێسکەکاندا کاتێک کە ڕوو دەدات بەڕاستی باڵا لە زیادکردن دەوەستێت. ئێمە لێرە چاودێری باڵای منداڵان دەکەین، چاودێری باڵای هەرزەکاران دەکەین بەوەی کە ئەگەر تەمەنی کوڕەکە لە 14 ساڵی بێت یان 15 ساڵی بێت یان تەنانەت 17 ساڵیش بێت، ئەگەر پێکدالکان لە کۆتایی ئێسکەکاندا ڕووی نەدابوو ئەگەری پێدانی دەرمان و چارەسەر هەیە بۆ ئەوەیکەوە بە شێوەیەکی گشتی باڵایەکی ڕێک و لە شولارێکی تەواوی هەبێت و گەشەکردنێکی تەندروستی بێت، چونکە گەشەکردن هەروەکو ئاماژەم پێدا کێش زۆر گرنگە. دیسان باڵا بەڕاستی یەک لە بنەما سەرەکیە دیاریکەرەکانی گەشەیەکی تەندروستی ئەو کەسەیە کە لە تەمەنی منداڵیەوە تاوەکو تەمەنی کۆتایی منداڵی یاخود تەمەنی کۆتایی هەرزەکاری ئاماژەی پێدرێت و پێویستە چاودێری بکەین. ئێمە لێرەدا دەکرێت بڵێن ئەو منداڵانەی کە باڵایان کورتە یان ئەوانەی کە نەگەیشتونە باڵای تەواو، چونکە ئێمە ڕێژەمان هەیە بۆ باڵا دەبێت بەڕاستی لەوە دڵنیا بینەوە کاتێک کە ژمارەیەک دیاری دەکرێت لە پێوانەکردنی باڵادا. بۆ نمونە منداڵێک تەمەنی 10 ساڵانە کچێک یاخود کوڕێک تەمەنی 10 ساڵان بێت ئاماژە بۆ بکەین ڕێژەی باڵای ئەگەر 138 سانتیمەتر بێت پێی دەڵێن لەسەر هێڵی گەشە مام ناوەدا. لێرەوە ئاماژەی ترمان هەیە هێڵی گەشە کە هێڵکاریەکە بە شێوەیەک گشتی دیاری دەکەین. سێ هێڵمان هەیە، هێڵی ناوەڕاست، هێڵی سەرەوە لەگەڵ هێڵی خوارەوە. ئەوانەی کە لە هێڵی ناوەڕاستن واتە لە هێڵی مامناوەندن نزیکەی 150 واتە 150 خەڵک منداڵی تر لە ئەوان بەرزترە 150 لە ئەوان نزمترە. لەبەرەوە دیاریکردنی ئەو ژمارەیە بۆ نمونە بە شێوەیەکی ورد کە بڵێن ئەو سانتیمەتریان ئەو ژمارەیە دەکرێت بڵێن ڕێژەی هەیە کە دەڵێن 10 ساڵە و 138 سانتیمەترە مامناوەندە، بەڵام ئەگەر 145 سانتیمەتر بێت لە مامناوەند باشترە و بەرەو پێشچوونی زیاتری بەخۆیەوە بینیوە. ئەگەر لە 138 بۆ نمونە کەمتر بێت 130 سانتیمەتر بێت گەشەکردنێکی تاڕادەیەک باشە، بەڵام هێواشە و ئەوەش دیسان چاودێری دەوێت بۆی کەوا دڵنیا بینەوە چ کێشە و گرفتێک هەیە لە ڕێگەی زیادکردنی باڵا بەخێرایی. لەبەرەوە پێویستە بەڕاستی ژمارەیەکی دیاریکراو نەدەین بڵێن ئەو ژمارەیە نەبێت تەواوە یاخود ئەو ژمارەیە بێت تەواو هیچ کێشە و گرفتی نییە. ئێمە ڕێژەمان هەیە بۆ ئەوەیەوە باڵای کەسەکە دیاری بکەین. ئەگەر بینێ سەر ئەو خاڵانەی کە بۆ چارەسەر بەکاردێت بۆ کورتی باڵا یاخود کەمی باڵیان ئەوانەی کەوا باڵیان تا ڕادەیەک نەگەیشتۆتە باری ئاسایی چییە؟ کۆمەڵێک ڕێکاری گشتیمان هەیە کە دەکرێت یارمەتیدەری زۆر باش بن بۆ ئەوەیەوە باڵای کەسەکە بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی دروست گەشە بکات و پێش بکەوێت. ئەلەوانەی کە زۆر گرنگە خۆراک ڕۆڵی سەرەکی دەبینێت لە زیادکردنی باڵا یاخود لە کەمی باڵا لەو خۆراکانی کە ناڕێکن. خەوی پێویست بۆ نمونە زۆر گرنگە بە تایبەتی سەر لە ئێوان لە کاتژمێر 8 بۆ 8:30 پێویستە منداڵ بخەوێت بۆ ئەوەیەوە ئەو هۆرمۆنی کە بەرپرسی باڵایە بە شێوەیەکی دروست گەشە بکات. وەرزشکردن کە بەتەواوی فرامۆش کراوە بەداخەوە لەلایەن منداڵان و تەنانەت لەلایەن دایک و باوک و خێزان و لەلایەنی قوتابخانەکانەوە پێویستە بە گرنگ بگیرێت بۆ ئەوەیەوە یارمەتی باڵا بدات تاوەکو بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی دروست گەشە بکات. دوای ئەوە دوورکەوتنەوە لە شاشە ئەلکترۆنیەکان یارمەتیدەرێکی باشە بۆ گەشەکردنی باڵا. لە هەمان کاتدا دەبێت بەڕاستی ئاگامان لەوە بێت کە بەکارهێنانی
تووڕەبوون یاخود تووڕەبوونی دایک و باوک یا مامۆستا لە منداڵ پەستان دەکاتە سەر مێشک و دەرونی منداڵ وا دەکات کە گەشەکردنی منداڵەکە نەئاسایی بێت. ئەوانە کۆمەڵێک ڕێکارن دەکرێت وەکو چارەسەری سروشتی بەکاریان بێنین بۆ ئەوی کە منداڵەکە گەشەیەکی تەندروستی هەبێت. خوێندنەوە کە بابەتێکی پەروەردەیی گرنگی وایە کە منداڵ جگە لە سوودە گرنگەکانی تر چێژشی لە دەبینێت لە هەمان کاتە دەکرێت وەکو یارمەتی دەرێکی بەرزکردنی باڵا تا ڕادەیەک بەکاری بێنین بەوەی کەەوە مێشک هاان دەدات یاخود وەرزش بە مێشک دەکات بۆی کەەوە ئەو هۆرمۆنی بەرپرسی باڵایە دەربدرێت. ئەوانە بریتین لەو ڕێکارە چارەسەریە سروشتیانەی کە یارمەتی باڵادەن. دوای ئەوە ئەگەر کەسەکە یاخود منداڵەکەیان هەرزەکارەکە پێویستی بەوە بێت کە چارەسەری پێ بدرێت ئێمە بەڕاستی چارەسەرمان هەیە لە ڕێگەی بەکارهێنانی شەراب یاخود لە ڕێگەی بەکارهێنانی حاب یان لە ڕێگەی بەکارهێنانی تەنانەت دەرزی دیسان ئەوانە ڕێگە چاران بۆ ئەویکەوە ئەو منداڵانی کە باڵان وەکو پێویست نییە یاخود گەشەکردنیان لە ڕووی باڵاوە تەواو نییە چارەسەریان پێ بدەین و هێڵی گشتی بگرنەوە بەر کە بێنەوە سەر هێڵی گشتی بۆ ئەویکەوە باڵایەکی تەواو یاخود باڵایەکی دروست و لە شولارێکی تەواو بەدەست بێنن. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بەڕاستی بەوردی هەر لە سەرەتای لەدایکبوونی منداڵەوە تاوەکو کۆتایی تەمەنی منداڵی چاودێری گرنگی گەشەکردن لە ڕووی کێش لە ڕووی باڵا و لە هەمان کادا لە ڕووی چێوەی سەرەوە بکەین بە تایبەتی لە 3 ساڵی یەکەمی تەمەن کە چێوەی سەر زۆر گرنگە بۆ ئەویکەوە چاودێری بکرێت ئایا گەشەکردنی سەری منداڵەکە بە شێوەیەکی تەواو هاتووە یاخۆت کەم و کوڕی هەیە و چاودێری دەوێت. ئێمە بە ئاماژە بەوە بکەم کە ساڵی یەکەمی تەمەن ڕێژەی زیادکردنی چێوەی سەر کە دەکاتە ڕێژەی زیادکردنی مێشک نزیکەی 8 سانتیم بۆ 10 سانتیمە کە دوای ئەوە بە درێژایی تەمەن نزیکەی 8 سانتیم بۆ 10 سانتیمەتر تر زیاد دەکات. لەبەرەوە زۆر پێویستە ساڵی یەکەم منداڵ بە هەموو شێوەیەک هەموو شتێکی بۆ فراهم بکرێت و پێویستیەکانی منداڵەکە بە تەواوی دابین بکرێت شیری دایکە یاخود ئەو پێویستە سەرچانەی کە گرنگە بۆی کە منداڵەکە گەشەیەکی تەندروست بکات لە ڕووی کێش لە ڕووی باڵا و گرنگی چێوەی سەریشمان دەبێت زۆر بە پێویست لەبەرچاو بێت کە بەڕاستی ئەوە دەکرێت بڵێن نەوەیەکی داهاتوو یاخود کەسێکی لێهاتووی دوڕۆژ بەرهەم دێنێت. بە هیوای سوودگەاندن بە هەمولایەک ئێمە لە بەرنامەی پەروەردەی تەندروستی لەگەڵتانین لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر هەروەها لە ڕادیۆی پەروەردەیی هەولێر بۆ ئەوەی کەوا پەیامی تەندروستی پەیامی پەروەردەی تەندروستی بە ئێوەی خۆشەویست بە خێزانەکان بە دایک و باوکان بەنەوەی کورد بە کۆمەلگای کوردەواری بگەێنین. زۆر سوپاس بۆ هەمولایەکتان.